سەرەتا لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە ڕوحی ئەو شەش پێشمەرگەی بە بەهەشتی خۆی شاد کردبێ و پلەی شەهیدی بە نسیب کردبن وەخوای پەروەردگار سێبووری و ئارامی بەسەر دڵ و دەرونی کەس و کاریان دابڕێژێ خوا بە کەڕەمی خۆی بە زووی شیفای بریندارەکانیش بدا و ئەو بەڵاو موسیبەتەش کە وردە وردە ڕوو دەکاتە هەرێمی کوردستان خوای پەروەردگار لەسەرمان سووکە هەرێمی کوردستان تا ئێستا نەچۆتە نێو ئەوەوە ئینشاڵڵا خوا دەی پارێزێک کە بچێتە نێو شەڕێکەوە کە هی ئەو نییە ئەم شەڕە لە ڕاستیدا شەڕێکی سەپێنراوە لەلایەنی قەواری زایانی و ئەمریکا و بەسەر ئێراندا ئێمە لەو نێوانەدا هیچ بەرژەوەندێکمان لەوە دانیەوە خۆشمان پاراستووە و من بەڕاستی سوپاس و دەستخۆشیش دەکەم لە بەرپرسانی هەرێمی کوردستان کە تا ئێستا نایان هێشتووە هەرێم پەلکێشینی ئەو شەڕە ببێ ئەوانش کە لەو ڕووداوەدا ڕۆیشتوون خوای تاالە بە شەهیدی وەرگربن وەخوای پەروەردگار شیفای بریندارەکاندا وەخوا بە کەڕەمی خۆی ئێمەش بپارێزێ هەموو لایەک لەوەی کە تووشی زەرەری زیاتر ببێت ئێمە چی پێمان بکرێت دەیکەین بەڵام من ئەو قسەی کاگنی سیربان سەرۆکی هەرێمم پێخۆش بوو کە دیارە پەیوەندیان پێوە کردووە و داوای لێبوردنیشان کردو گوتوشیانە هەڵەیەک لە وەزعەکەدا هەبووە ومێدەوارم هەڵە بوو بێ بە ئان قەس نەبوو بێ و کۆتاییش بێ جاریکە دووارە نەبێت.